ئێستا لە زانکۆی جیهانم ئەمڕۆ یەکەمین پێشانگای ژیری دەستکرد و ڕۆبۆت لە زانکۆکە کرایەوە. قوتابیان بە کۆمەڵێک داهێنانی نوێ و بابەتی جیاواز بەشداریان کردووە. من دەستمە لای یەکێک لە قوتابیان بۆ ئەوی کە بزانم بە چی بەشداری کردووە. سڵاوت لێبێ، ئەگەر پێم بڵێ تۆ بە چی بەشداری کردەوە، پرۆژەکە جەنابەت چییە؟ سڵاو لای باش. ئێمە وەکو خوێندکارانی قۆناغی چواری سیستمی زانیاری لە زانکۆی پۆلیتێکنیک هەسڵاوین بە دروستکردنی پرۆژەیەک لە بوارێک لە بوارەکانی تەکنۆلۆژیا کە ئەویش بواری IoT. باشە؟ IoT ئەگەر بیکەین با بڵێن بە فۆرمە درێژەکەی Internet of Things، بە کوردەگی خۆمان ئینتەرنێتی شتەکان. واتە چی؟ واتە ئێمە هەر شتێکمان هەبێت، باشە، ئەتر هەر شتێکی بەرجەسە بێت، ئێمە توانین ئەم شتە ڕەبتی ئینتەرنێت بکەین. باشە؟ و ئێمە بەتایبەتی لە پرۆژێکتەکەی خۆمانە کە با بڵێن لە ڕێگەی IoT و ئۆتۆمەیشنەوە، واتە Internet of Things و لە ڕێگەی خودکارانەوە سیستمێکمان دروست کردووە بۆ ماڵەوە کە ئەم سیستمە ڕێگری ئەکا لە دزیکردن یان ئاگادار ئەکاتەوە لە بوونی جوڵەیەکی نامۆ. باشە؟ ئەو سیناریۆیانی کە بەکارمان هێناوە لە با بڵێن لە پرۆژێکتێک خۆمانە، بۆ نمونە لە کاتی لە ماڵەوەیت ئەتوانیت دۆخی ماڵەوە هەڵبژێریت لە ڕێگەی بۆتێکەوەی بۆتێکمان داناوە. ئەم بۆتە دوو دۆخی تایە. ئەگەر لە ماڵەوە بیت پەنجانی بە دوگمەی ماڵەوەیە، یعنی من لە ماڵەوەم سیستمەکە ئیشمەکە. باشە؟ بەڵام کە ئەڕۆیتە دەرەوە، ئەڕۆیتە سەفری، ئەڕۆیتە دەرەوە، یان کەس لە ماڵەوە نامێنێت، یان هەرەتێ ئاگاداری ماڵەوە بیت، دوگمەی دەرەوە داگریت. واتە چی؟ واتە سیستمەکە ئەکەوێتە ئیش. هەر شتێک ڕوویە. بۆ نمونە ئێمە لێرە سیناریۆشیمان بەکارێناوە کردنەوەی دەرگای ئەکرێتەوە. ئێمە سنسەرێکمان بداناوە بۆ ئەم دەرگایە کە ئەم دەرگایە کرایەوە، ئەو سنسەرە ئیعازمان بۆ نێرێ. باشە، لە ڕێگەی بۆتێکەوەی ئیعازمان بۆ نێرێ، یان لە داهاتووش ئەگەرمانوێ با بڵێن پرۆژەکەمان گەورەکەین ئەکرێت بیکەین بە ئەپلیکیشنێکی گەورە، شتێکی لەو بابەتە لە ئێستا بۆتە. ئەو بۆتە پێمانەڵێ دەرگایە کراوەتەوە لە ماڵەوە، ئایا تۆ ئاگاداری؟ ئەگەر ئاگاداری بەڵێ داگری، بەڵام ئەگەر ئاگادار نەبی و وەڵامی نەبێت، خودکارانە تەلەفۆنەکە بۆ ئەو ڕقمی کە دامان ناوە، بۆ نەم ڕقمی خۆم داناوە. باشە، لە ماڵە ئێمە دەرەوە شتێک ڕوویاوە، تەلەفۆنم بۆ کات، ئەگەر هەڵی بگرم ئەوە تەواو، ینی ئاگادارم کە وەزعەکە چۆنە. باشە؟ تەمەەن هەر بۆ ئەو تەلەفۆن هەر بۆ ئاگاداریە. باشە؟ ئەگەر من ئاگادار نەبم، ئەو ئۆتۆماتیکیان تەلەفۆن بۆ ڕقمێکی تر ئەکات و بەدڵی خۆشمانە توانین ڕقمێک دانی دوان سیان چوار بەدڵی خۆمانیانە توانین هی دەستگا حکومەکانیش دابنین. شتەکە بۆ شێوەیە. باشە، ئێستا دەتوانین سیستەمێکی لەم شێوازە لە ماڵەکان لە کوردستان دابنین؟ بەڵە بێگومان. ئەسڵەن ئەو سیناریۆیانی کە ئێمە بەکارمان هێناوە هەیە. باشە؟ بەڵام ئەوەی کە ئێمە داهێنانمان تیا کردووە دروستکردنی ئەو بۆتەیە، ئەو سیستمەیە. واتە ئەگەر تۆ لە ماڵەوە بیت، ئەوە بە سیستمەکە ئیش نەکات، ئەگەر لە دەرەوە بیت بە ئیشکات و ئاگادار بکاتەوە کە شتێکی لەو شێوە ڕوویاوە. باشە؟ یان ئەگەریش ئاگادار نەبی تەلەفۆنە بۆکە، یان تەلەفۆن بۆ ڕقمێکی ترەکە.